وەڵامی ئەو پرسیارانەی کە لەم راپۆرتەدا هاتووە بە حکومەت و ئەو هەنگاوانەی کە حکومەت ئەبێ چاکسازی بکاتن لە گومرکەکان بۆ ئەوەی زیاتر داهاتی ئەو گومرکەکان لە دەستی حکومەتدا بن و خەزینەی حکومەتدا بێتن. هەروەها داوامان کردووە لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستانیش لەسەر دەروازە سنوورییەکان کۆبوونەوەیەکی تایبەتی پەرلەمانی کوردستان بکەین. ناردومانەتەوە بۆ حکومەت چاوەڕێەکەین هەم وەڵامەکان هەم حکومەت لە ڕووی جێبەجێکردنی ئەو کێشانێک کە خستومانەتە ڕوو چۆنیەتی چارەسەرکردنی حکومەت دەست بکاتن پەلە بکاتن لە جێبەجێکردن، چونکە حکومەت خۆی ئەعلانی کردووە کە ناسناوی حکومەت ئەم جارە چاکسازیە، ئەبێ چاکسازی بکەین و لە مەیدانەکەشدا هەندێک شتی کە پێویستە چارەسەر بکرێتن ئەبێ حکومەت ئەو هەنگاوانە بەهاوێژرێتن بێتن. بەڕاستی هەموو کارەکانی تێدایە کە پێویستە لە دەروازەکان ئەو کارە نایاساینەی ڕێک بخرێتن بە پێی یاسا و بە پێی ئەو پەیڕەوانە.